نیشتمانیانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. نەورۆزی بڕوا بە خۆبوون و شیاربوونەوەتان پیرۆز. وەک تاکێکی کۆمەلگای کوردستان دەستخۆشی لە هەموو دام و دەستگا تەندروستیەکانی هەرچار پارچەی کوردستان دەکەم کە بەڕاستی لەو تەلڤیژە و لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنەدا هەوڵی جوامێرانەیان کرد و بە تەنگ هاو نیشتیمانیانی کوردستانیەوە هاتن. خوازیارین بە گیانی لەخۆ بردووی و بە نەفەسێکی کوردانەوە ئەو چەند ڕۆژەی لە پێشماندا ماوە ئارام بگرین و پابەندبوونی خۆمان دووبارە بکەینەوە بەو ڕێنمایی و ڕاستپاردانەی کە دام و دەستگا تەندروستیەکان لە دام و دەستگا فەرمیەکان حکوومەتی هەرێمی کوردستان بڵاویان دەکەنەوە. ئاواتەخوازم بەبێ ڤایرۆسی کۆرۆنا و پەتای تر لە ڕۆژانی ئایندە و مانگەکانی ئایندا هەمومان بە یەک شاد بینەوە لە کەش و هەوایەکی پڕ محەبەت و خۆشەویستیدا ژیانی ئاساییمان دەست پێ بکەینەوە. جارێکتر وڵات ئاوەدان و نەورۆزتان پیرۆز و هەر بمێنن بە خۆشی. نایف شێخانی. من نووسەر ڕۆژنامە نووس ئەمسار جەباری نەشاری کەرکوو داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم پابەت من بە ڕێنمایە تەندروستیەکان بۆ خۆپاراستن وڵات پاراستن. ئێستا کوردستانیمە وەکەوە ناو کەشتیەکە بۆ گەشتنی ئەم کەشتیە بە کەناری ئارامی و سەلامەتی پێویستە هەمومان پابەند بین بەم ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی و تەندروستی جیهانی بڵاو کردوێتەوە. خوشک و بران هێژا و بەرکەتی هەم شار و هەم وڵاتین کوردستانە. ئەم هەموو ئاگادارین ئەف نەهامەتی و کارەساتا ڤایرۆسا کۆرۆنایە تووشی جیهانێ بووی، تووشی مرۆڤایەتی و جیهانێ بووی چەندە خەتەرناک و ترسناک و کوشندەیە. ئەوجار ئەگەر تا وڵاتە خۆ ببێت و تا هەستەکە نیشتمان پەروەری هەبیت تیە توی هاریکار بیت گەل دەستگەیەن تەندروستی و ساخلەمێن میری تاکۆم هەموو لێ قۆناغە دەرباز بکەین و تێپەڕێنین.